کە کورد هەبێ گونجاویشە لەم سەردەما پێگەی جەماوەری یەکێتی زۆر بەقووەتە لێرە ئێمەش با هەوڵێ بدەین بە هیمەتی ئێوە بتوانین کاک مەلاکەریم بنێرین بۆ قوبەی پەرلەمانی بەغا. پشتیوانێ جەماوەریەکانی هاوڵاتیانی خورماتوو لە کاندیدی هاوپەیمانی کوردستان لەسەر ئاستی پارێزگای سەلاحەددین لە پێناو ئەرکێکی نەتەوەیدایە بە وتەی چین و توێژەکانی قەزاکە. یەکێ لە نەتەوەکان کردە جواو وتی عارەب هات و ڕۆی کورد هات و ڕۆی ئێمە ماینەوە اینجا ئێمە لە قار ڕقنەی ئەم هینە با ئیسپاتی بکەین ئێمە ئەم شارە شارێکی کوردایەتیە بەس ئێمە نەوەیەک شاری کوردایەتیە شارێکی برایەتی ئەمە لەبەر ئەوەی کوردی تیاژێ عارەبی تیاژێ تورکمانشی تیاژێ اینجا لەو ڕیوەتانێ با ئێمە هین خۆمان ئیسپات بکەین. شاری دوو زۆر جیاوازە لەگەڵ شارەکانی تر خاستن شاری دوو خورماتوو کلیلی دەواازەی کوردستانە لە حەمرین. دەنگدان بە بەڕێز کاک مەلاکەریم دەنگدانە بە بەهێزکردنی پێگەی کورد لە خورماتوو ئێمەش وەکو نەتەوەکانی تر بە ئەندامێکمان هەبێ لە پەرلەمانی عێراق دیفاع بکە لە مافی خەڵکی خورماتوو. خەڵکی دووزین وەکو کوردی دووس خورماتوو ئینشەڵڵا حەوڵ دەین بۆ مەلاکەریم بە دەنگ بە ڕەنگ بە قووەت بە هێز بڕێنە سەر سندوقەکان هەمومان بە ژن و بە پیا و بە مناڕ و بە اختیار و پیرەژنەوە ئینشەڵڵا دەنگدار یەکەم تێرین لە دووزە ئینشەڵڵا کورد ناجەحە و چاوقامی خۆمان هەر بە کوردی ئەژێن بە کوردی ئەمرین بە کوردیش وەڵامە قەبرە دێنەوە ئەو خاکە جێ نایلین با بۆ خۆیان برێن کەس ناتوانێت کورد دەرکا ئینشەڵڵا سەرکەوتوین لە پێش ئایگەڕێنەوە باو باپیرمان ئەگەڕێنەوە ئێژن سلاحەدینی ئەیوبی کە وڵاتی ڕزگار کرد عارەبی سەربەرزۆ کرد دوو کەرت قودسی ڕزگار کردە ئەڕێن کوردایەتی نەکرد ئیسێش ئێمەوە گلەی لێ ئێمەش مێژوو بۆمان ئەسەلمێنێ ئەگەر نەتوانی یەکێ بنێنێ کورسیەک بنێنێ پەرلەمان دوا ڕۆژەی خۆمان نەتەوەی خۆمان گلەیمان لێگە حەوڵ دەین ئەو شەوە نەخەوین وەکو ئاهەنگی نەورۆز و ڕەمەزان و قوربان بڕۆین بۆ سەر سونقی دەنگدان. گروتینی دانیشتوانی سنووری خورماتوو لە پشتیوانی کاندیدی ژمارە 39 هاوپەیمانی کوردستان لە بازنەی 2 پارێزگای سەلاحەددین لە پێناو سەلماندنی کوردسانیبوونی قەزاکەدایە. ئەگەر لە زۆربەی شارەکان و ناوچەکان ململانەکان سیاسی و حزبی بن بەڵام لە خورماتوو پرسێکی نەتەوەیە و بۆیە هاوڵاتیانی خورماتوو بەڵێنیان داوە لە ڕۆژی دەیدەدا بەشداری پرۆسەکە بکەن و زۆرترین دەنگ بۆ کاندیدی هاوپەیمانی کوردستانی بێت تاکو سەری خەم بۆ پەرلەمانی عێراق و شەڕی نەتەوەییان بۆ بکات. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.